ئەم کەناڵە لە ساڵی 2004 بە ناوی KTV سلێمانی دامەزراوە، پاشان لە ساڵی 2005 ناوی گۆڕاوە بە زاگرۆسی سلێمانی، دواتر لە ساڵی 2007 پەخشی خۆی بە ناوی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانیەوە کردووە و هەڵگری ئەو ناوە جوانەیە کە معالمی ئەم شارەیە کە فەرهەنگێکی جوانی کوردستانە کە پایتەختی ڕۆشنبیری کوردستانە و ئێمە تەبایی بەو ناوەواکەین و ئەمڕۆ 15 ساڵ تێپەڕێنین لەگەڵ ئەم کارمەند و هەواڵە ئازیزانە کە ماندوو دەناسانە لەناو ئەم پرۆژە میدیاییە گیان بۆتەوە و پابند بە چەمکی پرەنسیپی بەرپرسیارەتی میدیایی بەو ئاڕاستەیی کە تەری بە گونجێ لەگەڵ وشیاری نەتەوەییە سەر بەدەستگای ڕۆشنبی و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان پشت ئەستور بە وشیاری نەتەوەیی پابند بووین و لێرە بەدواوە بەڵێنین کە زیاتر بە گوڕوتین و گوستاغێکی تازەترەوە ئەبدەیتی پرۆژەکانمان بکەینەوە و وێنای نەخشەڕێی یان گوتاری ئەم ناوچەیە بگوازینەوە و مواکەبەی هەموم قۆناغانە بکەین کە بەناوماناتیە پەڕێ. سوپاس بۆ پشتیوانی ئێوەی ئازیز کامیشە پشتیوانی ئەم کەناڵە بوون و لە خەمخۆریتان بە هەند وەرەگرین و جارێکی کە بەخێر بێن و سوپاس. سەرەتا پیرۆزبایشی گەرمتان لەکەین لە بەرپرس و لە یەکەیەکەی کارمەندانی تەلەڤیزیۆنی کەناڵی سلێمانی بە بۆنەی 15 ساڵ تێپەڕبوون لەسەر کەناڵ خۆشەویستەکەتانە. هەڵبەتەوە دەورتان هەبووە، شەندەستان دیار بووە، هەرچەندە زروف و وەزعەکە کارێکی کردووە کە کەمتر لەبەر تەلەڤیزیۆنەکانی کە بەرنامەکانتان نەبینە، بەڵام ئێمە خۆمانۆکو هەواڵانی پارتی پێزانین شوێندەستان دیارە، ئەوە جێگەی سوپاسمانە، سوپاس پێزانینمانە، ئومێدی سەرکەوتنتان بۆ خوازین و ئێوە ئەم سافەی کە ئەبینین دڵنیاین لەوەی زیاتر ئەتوانن کارەکانتان بەڕێوەبەرن و سەرکەوتوش بن. ئەو دەنگ و ڕەنگە ڕەسەنە شار پیرۆز بێ لە هەموو بینەران و بیسەرانی سلێمانی TV، پیرۆز بێ لە ئێوە لە بەڕێوەبەرایەتی ئێرە لە سەرجەم کارمەندەکان. هیوادارم وەکو چۆن من ئاگام لە مێژووی سلێمانی TV هەیە، وەکو چۆن لە قۆناغە جیاجیەکانی ڕابردوو توانیانە سەرباری قەیرانەکان، سەرباری کەم دەستیەکان، بەڵام بەرهەمی ناوازەی جوان پێشکەش بکەن و ڕۆژ بە ڕۆژ ئەگەر ڕۆژ بە ڕۆژ دقیق نەبێ ماوە بە ماوە هەست بە پێشکەوتنی ئەو دەستگای میدیایە کراوە. بۆیە من ئەتوانم بڵێم ئێوە مافی خۆتانە، شانازی بە خۆتانەوە بکەن، بەو مێژووی ڕابردووتانەوە بکەن و ئێمە شانازیتان پێوە بکەین. ئەوەی من ئاگادارم لە ئێوە لە ڕوئیاتان لە دنیا بینیتان، لە برای بەڕێزم کاک ئاماند وەکو بەڕێوەبەری ئێرە کۆمەڵێک پلان هەیە کە پەیوەندی بە ئێستا و ئایندەی ئەم دەستگاوە هەیە. ئەو پلانانە هەڵێنراوی ناو هەموو ئەو پلانە زانستی میدیایانن کە لەسەر ئاستی دنیا کاری پێ دەکرێت. هیوادارم بتوانن و ئێمە هەموو لایەکمان هاوکار بین بۆی بتوانین ئەو پلانانە بە تەواوی جێبەجێ بکەین
و سلێمانی تیڤ فعلەن شایانی ناوی سلێمانی بێ، شایانی کللتورەکەی و ڕەسەنایەتەکەی و خۆڕاگریەکەی و مێژوە پڕ لە سەروەرەکەی بێ. دووبارە پیرۆزە بەو هیوایی لە لوتکەی سەرکەوتن بتان بینێ. ڕێی پیرۆزباییم لە کەناڵی سلێمانی و ماندوو نەبوون و بۆ ئەو هەواڵانەی کە ئیداری کەناڵەکە بن بڕێوە. لە ڕاستیە میدیا ئەمڕۆ کاریگەرێکی زۆری لەسەر کۆی کایەکانی ژیان هەیە و بەتایبەتی میدیا بەکشی و ماس میدیا و ئەوانی تر کە توانم بڵێم ئێستا لە ئاستی جیهانە بەشێکی زۆر لە میدیا ڕۆڵێکی باش ناگێڕێ لەسەر لێدان لە پەروەردە، لێدان لە فکر، لێدان لە معریفە، یعنی بە بازارکردن و تێکدانی هەموو شتێک. و هیوادارم کەناڵی سلێمانی کارەکانی هەروەکو پێشتر لەسەر پرنسپی میدیایی و ئەخلاقی لە خزمەتی چاکەی گشتیە ئیداری کارەکانی خۆی بدا و هەمیشە هەوڵدا لەسەر ئاستی کۆمەڵگا و فەزای گشتی لە ڕووی دەرونیەوە هەڵبەخ خەڵک ئارام کا، بازار ئارام بێت، چونکە میدیا بێتەوە کاری هەم شێواندن و هەم هاوسانکردنی بازار و خەڵک. و میدیا توانێت هەم لە پەروەردا، هەم لە سیاسەتا و هەم لە ورەی خەڵک و کۆی فەزای گشتیا ڕۆڵی خۆی بێنە. هیوادارم کەناڵی سلێمانی ئەو ڕۆڵە گرنگە بێنێت. بە بۆنەی 15مین ساڵی پەخشی کەناڵی سلەیمانی پیرۆزباییەکی گەرم لە بەڕێوەبەر و ستافی خۆبەخش و لە خۆبردووی ئەم کەناڵاکەم بەڕاستی تەلەڤیزۆنی سلەیمانی بە پێی گەورەی ناوەکەی، بە پێی ئەو ئیمکانیەتە متەواضعی کە هەی بووە، بەڵام لە ماوەی 15 ساڵی ڕابردووە لەبەرەوەی ئیرادەیەکی لە پشت بووە، هێز و توانایەکی لە بنەهاتوو بۆ گەیاندنی ڕاستیەکان بە شێوەیەکی هاوسەنگ توانیوێتی لە ناو کەناڵە ناوخۆییەکان و هەروەها کەناڵە میدیایەکان لە سلەیمانی ناوێکی دیار بێ. ئومێدەوارم کە تەمەنی داهاتووی ئەم کەناڵە پڕبەخششتر، پڕداهێنانتر، هەروەها بە هەمان هاوسەنگی، بە هەمان ئەو تەوازونەی کە تاوەکو ئێستا هێناویانەوە ڕووداوەکان بگوازنەوە، هەوڵی وروژاندن نەدەن وەکو هەندێک کەناڵی تر کە تەنها کار لەسەر وروژاندنەکەن، بۆ چونکە دوجار بینەر سەیری کەناڵێکەکە کە دەرونی ئارام کاتەوە کە ڕاستیەکانی پێبگەێنێ، نەوەکو مشەوەشی بکە و استقراری دەرونی تێک بە. دووبارە پیرۆستان بێ. بۆنە یادی 15 ساڵی دامەزراندنی تەلەڤیزۆنی سلێمانی جوانترین پیرۆزبایی ئاراستەی بەرپرس و سەرجەم ستافی تەلەڤیزۆنی سلێمانی دەکەم. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. هیوادارم هەمیشە پێشەنگی ڕاگەاندنەکان من لە گەیاندنی دەنگی خەڵک، چونکە ڕاگەاندن دەتوانێت کاری جدی خۆی بکە، چونکە پێی دەوترێت دەسەڵاتی چوارەم. تاوان بە دڵنیایەوە من کۆی بەرنامەکانم زۆر پێ باشە و پێ جوانە، بەڵام مانەی ئەوەیە کە بۆ پێشەنگ و بۆ پێشکەوتنی کەناڵەکە پێویستە کۆمەڵێ گۆرانکاری تر بکرێ کە هەمیشە بە بەردەوامی هەبێت لەگەڵ خواستی جەماوەرە. و هیوادارم بەم شێوازە سەرکەوتنویە بەردەوامیتان هەبێ لە پێناو گەشەسەندنە و لە پێناو بوون بە ڕاگەاندنێکی یەکەمین و ئاستێکی بەرزیتان بەو شێوازەی خۆی بمێنێتەوانێ. پیرۆزبایی لە بەڕێوەبەر و ستاف و هەموو هاوکارانی تەلەڤیزۆن سلێمانی ئەەکەم و پیرۆزباش لە شاری سلێمانیە کەم ڕاستی کە تەلەڤیزۆنێکی وا لۆکاڵی بە ڕیتم و بە نۆرم و بە ستایلی شانی شاری سلێمانی بەرنامەکانی پەخشەکە و پێشکەشیەکات. من ئومێد دەکەم کە ئەم تەلەڤیزۆنە زیاتر هەنگاو بنێت، چونکە بەڕاستی ئێمە کاتێکە فەزایی هات هەموو چوینە ناو فەزاییەوە لۆکاڵیەکان کە بە سروشتی ناوچەکە و بە ئاوازی ناوچەکە و بە نۆرم و پێداویست و کولتوری ناوچەکە بێت، ئەوانەمان فەرامۆش کردووە. ئەم تەلەڤیزۆنە
ئەو بۆشایی پڕ کردوێتەوە ومێ دەکەم بەرنامەکانی توانای پەخشەکەی ئیمکانیەتەکەی لە ساڵانی داهاتوودا زیاتر بێ بۆی زیاتر خزمەتی شاری سلێمانی و دەڤەری سلێمانی بکە چکە سلێمانی و کولتور و فەرهەنگ و ڕۆشنبیری شاری سلێمانی شایستەیەتی کە چەندین کەناڵ بۆ شێوازە خزمەتی بکات.